شهيدان ريبري تيكوشان ما نفهم تكوشين مشاندن جالي كرد آن بهز كرن مازن كرن أكمين صالي بستوية كمين دست بيكردني جال كوميني ودولتي كلكساعتي ريبر عبودا جال كوميني ودولتي نكتني على سر جالي كرد بل كل سر قوائم وفاياتي بريوتشو بوشي بيقومان هم ما نزانين ريبر عبو نكتني وقت ريبريكي جالي كرد نكتني أبو جلاني بوشلاتينا والراس بوها هم بلوفاياتي خاوني جورترين بروجي چارەسەریە بۆ هەموو ئەو کێشانەی کە ئەمڕۆ مرۆڤایەتی ڕوبەڕووی بۆتەوە هەم کێشەی فکر کێشەی سیاسەت کێشەی سیستەم لەسەر و هەمویانەوە کێشەی ژنان و کێشەی گەنجان باشترین پرۆژەی چارەسەری پێشکەش کردووە لە یەکەم هەنگاوی تێکۆشانەوە هەتا ئێستش کە لە زینداندایە خاوەنی زۆرترین پرۆژەیە و بەشێکی زۆر سەرەڕای گەلە کۆمینی و دەوڵەتی لەو پرۆژانەی کەوتۆتە واری کرداریەوە بۆیە ئێمە کە ڕەوشی سیاسی منتیقەکە و باشووری کوردستانیش بە گشتی هەڵسەنگێنی زۆر گرنگە دەستنیشان بکەین کە ئەو گەلە کۆمەیی کە 21 ساڵ پێش ئێستا دەستی پێکرد ئێستاش ئەو گەلە کۆمەیە بە شێوازی جیاواز بەردەوامەکە و لە هەندێک ڕووەوە ئەنجامی گرتووە گەیشتونەتە ئەنجام ئامانجەکانی خۆیان بەڵام لە گەلێک لایەنەوە ئەو پیلانگێڕی پوچەڵوەتەوە هەواڵ ئەرجانیش باسی کرد بەڵام منەمەوێ زیاتر بە ورتر باسی کەم ئەساسەن گرتنی ڕێبەر ئاپۆ دەستپێکردنی شەڕی جیهانی سێهەمە چۆن لە شەڕی یەکەمی جیهانیدا وەها دیار بوو کە دوو بەرە هەیە بەرەی هاوپەیمان و بەرەی سوێندخۆرەکان کە عوسمانیەکان و ئەڵمانیا بەیەکەوە بوون و هێزی بەرامبەر بەریتانیا و فەڕەنسا بوو وەکو زلێزی جیهان لە مەنتیقەکەدا شەڕیان کرد بەڵام شەڕ لەسەر چی بوو؟ شەڕ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو شەڕ لەسەر کوردستان بوو ئەنجامی شەڕی یەکەمی جیهانی هاوپەیمانی لۆزانی لێکەوتەوە هەر هێشتا شەڕ تەواو نەبوو یا ئەو شۆڕشەی لەسەر پێیە لە ناوە چێ ئێمە لە وەڵام داڵێن نەخێر ڕێبەر ئاپۆ هەڵسەنگاردنێکی وەهای هەیە ئەڵێ ڕاستە شەڕی جیهانی سێهەم هێزی پیلانگێر بەڕێوە ئێبا بەڵام ئەبێ ببێ بە هۆکاری هەڵوەشانەوەی گەلێک لە هێزە ستات و پارێزەکان و گەلێک لە دەوڵەتانی داگیرکەری کوردستانیش هەڵوەشن لەو شەڕی جیهانی سێهەمەدا و ئەژبێت ببێ بە هۆکاری ئەوەی شۆڕشی کوردستان و شۆڕشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی سەرکرد لەبەرەوە ئێمە کاتێک ئەم هەڵسەنگاندنانەکەین ئەبێ هەموو گەلانی ئازادیخواز ئەو ڕاستیە بزانن ئەگەر ئێستا نایەڵن ئێمە چالاکی بکەین ئەگەر نایەڵن دەنگی ناڕەزایی بڵند ببێ بۆچی لەبەر ئەوەی ئەم کەسانی کە لێرن ئەوانەی کە دەنگیان هەڵبڕی لە دژی ژن کوشتن ئەم کەسانن ئەوانەی کە بۆ لە دژی لە سێدارەدانی گەنجی ئێران دەنگیان هەڵبڕین ئەم کەسانن ئەوانەی کە بۆ پشتگیری بەرخودانی ئەفرین لەسەر جادە بوون ئەم کەسانە بوون و ئەوانەی کە بۆ بەرخودانی کوبانی و شەنگال پشتگیریان کرد ئەم کەسانە بوون لەبەرەوە ئەمانە پێشەنگایەتیان کرد بەڵام لەناو حیزبەکانی تریشدا بە تایبەتی لەناو یەکێتی و لەناو گۆڕان و لەناو هەموو حیزبەکانی تریشدا کەسی وڵات پارێز و کەسی نیشتیمان پەروەر کەسی دیموکرات خواست ئەهاتنە پێشەوە چالاکی کرد لە عێراقدا کێشە هەیە هەمومان نەزانین سەرهەڵدانی گەلانی عێراق لە ئاستێکی بڵندایە بێگومان ئەم کێشانش کە لە بەتایبەتی لە باشووری عێراقدا بەڕێوەچێ ئەگەر کێشەکە بۆ ئەوە بێ کە هێزێکی شیعە ببێ بە مەرجع لە بەرامبەر بە هێزێکی تر یان ململانەی دەسەڵاتی نێوان هێزی دەرەکیش بێ ئەوەشی تێدا هەبێ بەڵام ئێمە توانین بڵێن ئەو سەرهەڵدانی کە لە عێراقا هەیە سەرهەڵدانێکی جەماوەری خۆڕسکانەوەیە و گەل داوای مافی ڕەوای خۆیەکە کە بنیادنانی سیستەمێکی دیموکراتیە و ئەو سیستەمەش جارێکی تر ئێمە پێمان وایە لە پرۆژەکانی ڕێبەر ئاپۆ ئەتوانێت ئیسفادە بکات و ببێ بە سیستەمێک کە
چارەسەری بۆ گەلان پێک بێنێ و ململانەی نێوان مەسهەبەکان و نێوان نەتەوەکان کۆتایی پێبێنێ لە عێراقدا تاکە چارەسەریش ئێمە پێمان وایە ئەوەیە بەڵام هەمووشمان نەزانین تەنیا عێراق کێشەی نییە بەڵکو هەرێمی کوردستانیش کێشەی زۆر قوڵی هەیە لە باشووری کوردستاندا ئەو سیاسەتانەی کە تورکیا ئەوێت بۆ داگیرکەری ڕۆژاوای کوردستان و بۆ داگیرکەری شنگال و بۆ داگیرکەری هەتا ڕۆژهەڵات و هەموو بەڕێوەی ئەبا ئەوێ لە باشووری کوردستانیشدا لە لووتکەدا ئەو داگیرکەریە بەڕێوە ببا و دەوڵەتی تورکیا لە ساڵی 92 بەڕەسمی داگیرکەری سەربازی کولتوری و داگیرکەری ئابووری بەڕێوە بە ئەو داگیرکەریانەش بۆ هۆکاری ئەم ینی ئاڵۆزیانی کە ئێستا هەیە لەبەرەوە ململانێ و ناکۆکی نێوان بەغداد و عێراق ئەساسەن بەشی ئەساسی دەستێوەردانی تورکیا لەسەر هەرێمی کوردستان چونکە ئێمە ئێستا هەمومان نەزانین کە بێت بەشێک لەو شتەی کە ئێستا وەک کێشەیە لە هەرێمی کوردستاندا هەژاریە و نەبوونی پرۆژێ و نەبوونی چارەسەریە هەبوونی کێشەیە لە هەرێمەکەدا ئەم کێشانە هۆکارێکی ئەساسی ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان نەوتی بۆ 50 ساڵ بە عەقد فرۆشتەوە بە تورکیا و بە شێوازێکی شاراوە لە حکومەتی عێراق ئەم نەوتەدا بە تورکیا لەبەرەوە ململانەی نێوان هەرێمی کوردستان و عێراق لەسەر تورکیا لە ئەنجامی دەستێوەردانی تورکیایە بێگومان دەستێوەردانی ئێرانیش هەیە بەڵام بە دەرەجەی یەکەم دەستێوەردانی تورکیا بۆیە ئەم گەلە کۆمەیە کە لەسەر ڕێبەر ئاپۆ پێشکەوت لە ڕۆژی ئەم ڕۆژدا لە هەموو بەشەکانی کوردستاندا وەکو ڕووی وها دیارە کە تورکیا بەڕێوەی ئەبا بەڵام هێزی نێودەوڵەتیش ئەیانوێ ئەم شەڕە ئەم گەلە کۆمەیە بەڕێوە ببن بەڵام چۆنە بێ خەڵک ئەمەن دەبێ دەنگن لە شارێکی وەک سلێمانیدا کە شاری ڕۆشنبیریە بەڵام ڕێنادەن سمینارێک بدری ئەم وەزعە تاوتێ بکرێ بەڵام ئەبێ خەڵکی ئێمە بزانێ گەندەڵی لە باشووری کوردستاندا گرێدراوی داگیرکەریە ژن کوشتن لە باشووری کوردستانە گرێدراوی داگیرکەریە داگیرکەری نەمێنێ گەندەڵی نامێنێت داگیرکەری تورکیا نەمێنێت پەیوەندی نێوان بەغداد و هەولێر چاگەبێت داگیرکەری نەمێنێ ژن کوشتن نامێنێت لە باشووری کوردستاندا هەمووی بەیەکەوە گرێدراوە بەڵام هەتا کەی بێدەنگی لە بەرامبەر بەمانە نابێت ئەبێ بێدەنگیەکان بشکێنرێ بۆ ئەوە پیلانگێری بەم شێوەیە بەردەوامە